لە گەرویەوە ئاوازگەلێک دێتە دەرەوە بۆنی ڕۆژئاوای کوردستانی لێدێت. ئەم منداڵە خەڵکی کۆبانەیە و لە کەمپی عەربەد نیشتەجێیە. سەنتەری کازیوەکانی ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بەهرەکانیان نیشان دەدات. هەر ئەم منداڵە نییە، چەندین منداڵی دیکە هەر یەکە و بە بەهرەیەک لەم کازیوەیەدا خۆیان دەردەخەن. من بۆ فەنی من خۆ دەعالمینم، باوکی من متعالمینە. من ساعت ئەو دەورە ساعت نەڤە دەبێ من تێم ئەو دەورە بۆ مامۆستا مزگینی من خۆ دەعالمینم من فێری دکم. بەهۆی جەنگ و ماڵوێرانەکانی کوردستان ئەم خێزانانە هاتوونەتە سلێمانی و لەم کەمپە نیشتەجێن، وەک خانەخوێ لێیان دەڕوانن. ڕەنج عەبدولقادر لێپسراوی پرۆژەی مەڵبەندی ڕۆشنبیری کازیوەیە. ئەو دەڵێت ئامانجمان خزمەتکردنە. ئامانج لە کردنەوەی ئەم کازیوەیە برەودانە بە بواری پەروەردە و فێرکردن و هاندانی مناڵانە لە بەردەوامبوونیان لە پرۆسەی خوێندن و هەروەها کارکردنە لەسەر پرۆژەی پاڵپشتی دەرونی و کۆمەڵایەتی بەردەوام بۆ منداڵان لە کەمپی عەربەد کە تایبەتە بە پەنابەرانی ماڵێن کوردانی ڕۆژئاوا و هەروەها یەکێکی تر لە ئامانجەکانی کردنەوەی ئەم کازیوەیە لە کەمپی عەربەتە ئەتوانین بڵێن بۆ دۆزینەوەی هەلی کار بۆ گەنجانی کە لە ناو کەمپی عەربەتە نیشتەجێن و دانیشتون. لە کەمپی عەربەد 2200 خێزان نیشتەجێن، بە نزیکەی 700 منداڵی تێدایە. ئەم سەنتەرە بەشێکی زۆری لەخۆگرتووە بۆ پەروەردەدان. کازیوەکان بە پلانی نوێوە بۆ ئایندە خزمەتی منداڵان دەکەن. هەموو ئەم هەوڵانە دەگەڕێتەوە بۆ ڕۆڵی سەرۆک مامجەلال و هێرۆ ئیبراهیم ئەحمەد کە هەمیشە خزمەتی منداڵانی خانەخوێ و منداڵانی دیکەی ئەم وڵاتە دەکەن. محەممەد حسەین، گەلی کوردستان، سلێمانی.